سڵاتان لێبێت و ئەم کاتتان باش بینێرانی شارپرس کاتێککە باسی هەڵەبجە دەکرێت کارەساتی هەڵەبجە و قوربانیەکانی دێتەوە هزروبیری هەمومان لە ساڵیادی کیمیابارانی هەڵەبجە کۆمەڵێک مەراسیم و چالاکی بەڕێوەچوو بەڵام لە سەروبەندی ئامادەکردنی ئامادەکاریەکانی نەورۆزین ئێمە وەک تیمی ڕۆژنامەوانی شارپرس ئەمانەوێت بزانین بۆ نەورۆزی ئەم ساڵ چه ئامادەکاریە کراوە ئەو ئامادەکاریانەی کە ئەکرێت بەپێ ڕێنمای تەندروستیەکان دەبێت یاخود چۆنە بێت بەڕێوەبەری گەشت و گوزاری هەڵەبجە ڕێباز محەممەد ڕێباز عەبدوڕەحمانمان لەگەڵە سڵاو لە بێکا ڕێباز ئەم کاتت باش ئەگەر بکرێت پێیان بڵێت چه ئامادەکاریە کراوە بۆ هاتنی گەشتیاران لە ڕۆژانی نەورۆز و دوای. دەستخۆشیتان لەکەم زۆر سپاس بۆیەوە دیارۆک و بەڕێبەتی گەشت و گوزاری هەڵەبجە ئەم ساڵ جیاواز لە ساڵانی تر بۆنەی نەورۆز دەکرێتەوە ئەوش بەهۆی ئەو دەردەی کە لە جیهانە بڵاوبووەوە پەتای کۆرۆنا هەر مەراسیم و بۆنێکیش بکرێت ئەبێ بە خۆپارێزی تەندروستی بێت دیارە بەڕێبەتی گەشت و گوزاری هەڵەبجە بپێ ئیمکانێتەکەمەی کە هەیەی سەررجەم کارمەندانی کردو بە چەند تیمێک و لە ناوچە گەشتیاریەکان برۆشەر و زەرفی خۆڵەیەن بە گەشتیاریان بۆی پاکوخاوێنی ناوچەکە پارێزن. وەک بەڕێبەتی ڕۆشنبیری هەڵەبجە چه ئامادەکاریە کرا بۆ ئەو گەشتیارانە کە ڕوودەکەن ناوچەکانی هەورامان یعنی هۆتێل و مۆتێلێکی شێوازێکی گونجاوی تێدانە کە بەپێی ڕەزامەندی گەشتیاران بێت ئێوە چه قسێکتان هەلەوگەن؟ بەڕاستی بەداخەوە بێ و دروستکردنی ئۆتێل و موتێلە بێ زیاتر کردی تایبەت دروستی کار نەکردی حکومی تا ئێستا هیچ وە بەرهێنێ سەرمایهدارە ناتۆتە پێشەوە ئێمە ئاسانکاری بۆ بکەین و هەسێ بە دروستکردنی ئوتێلێک یا مۆتێلێک بۆ مانەوەی گەشتیاریان بەداخەوە یانە هەڵەبجە و دوایە گەڕێنەوە بۆ پارێزگای سلێمانی لەوێ حاوێنەوە. ئامادەکاریەکان هیچ لەبارەی پێیانەوتون کە چ ئەکرێت بۆ نەورۆز ئاگرەکە ئەکرێتەوە لەکوێ ئەکرێت ئەگەر بکرێتەوە تا ئێستا هیچ وەکو بەڕێبەتی گەشت و گوزاری هەڵەبجە ئێمە هیچ ئاگاداری ئەوە نین پێم وا بێگەر ئاگریش بکرێتەوە بێ لەسەرەوە ئاگادارکرێنەوە بەڕێز پارێزگار یان قایمقامی هەڵەبجە بەڵام تا ئێستا هیچ شتێکیان بە ئێمەنەوە تۆ ئاگادارنی. ڕێباز عەبدوڕەحمان بەڕێوەبەری گەشت و گوزاری هەڵەبجە وەڵێ بەڕێزان لە سنووری پارێزگای هەڵەبجە نزیکەی 35 شوێنی گەشتیاری تێدایە کە هاوڵاتیان ڕوودەکەنە شوێنە گەشتیارەکان بۆ بەسەربردنی کاتێکی خۆش بۆ لە وەرزی بەهاردا لەگەڵەوەیدا کە فەرمانگەی کەشناسی و بۆ مەلەرزانی هەڵەبجە ئاماژی بەوە داوەکە بۆ ڕۆژانی نەورۆز کەش و هەوا لە ڕۆژی یەکەم و دووەم جێگیر دەبێت ئاسمان